بابەتێکی ترمان کە لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد باسکردنە لە ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە لە ماوەی ڕابردووە وەکو وەفدی ژووری بازرگانی هەڵەبجە بەڵە بۆ ئیتالیا سەردانی ئیتالیان کردو بۆ واژۆکردن و ئیمزاکردنی چەند گرێبەستێک و بتوانن سوود لە ئەزمموی ئیتالیا وەربگرن و بتوانن ئەو ئەزمونە لە هەڵەبجەشە بنیاد بنێن و بتوانن پێکەوە چۆنەڵی گرەیەک دروست بکەن کە پێکەوە کار بکەن. جا بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە میواداری شێخ تاهیر شێخ عیزەدینمان کردووە بەڕێوەبەری ژووری بازرگانی هەڵەبجە. کاک شێخ سڵاوت لێبێت و بانیت باش با یەکسەر بۆ پرسیارە دەست پێ بکەم لە دوای خانە نشینبوونی پارێزگای هەڵەبجە گرفتی ئیداریتان بۆ دروست نەبووە لە بەڕێوەبردنی کارەکانتانە؟ بەڵێ بەیانیتان باش، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ گوێگران و بیلەرانی بەڕێز. بە تاکید ئەم مەسلەی تەقاعود و خانەنشینکردنە زەرێکی زۆری یاوە لە زۆر ڕووەوە و کە خەڵکێکی زۆر خانەنشین کراوە چەند موالیدێک بە یەک جار کرا تاکید تەسیری لەسەر هەڵەبجە هەبوو و بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە جەنابەت باسیەکەی ئێمە جێگری پارێزگاری هەڵەبجە بوو بە ئەندامی پەرلەمان شوێنەکەی چۆڵ بوو و سەرۆکی بڵێ پارێزگاری هەڵەبجە و جێگرەکەی کەشی هەردووکیان خانەنشین کران و ماوەیەکی زۆر و شوێنە چۆڵ بوو و حتا ئیمزای وەرگرتنی مەعاش و ئەو شتانە نەئەکرات بوو موچە بۆ فەرمانبەرانی. بەس من تازە هاتوومەتەوە ئەوەی ئاگادار بووم وا بزانم بە وەکالەت نوخشەخانیان داناوە بۆ بەڕێکردنی کاروباری شەکانی پارێزگا. بەڵێ کاک شێخ ئەگەر بە کورتی باسێکی سەردانەکەمان بۆ بکەن بۆ ئیتالیا هەڵبەت بەڕستان وەکو ژووری بازرگانی هەڵەبجە یاوەری وەفدەکەتان کردووە، ئایا ژووری بازرگانی سلێمانی و هەولێر و دۆک لەگەڵتان بوون یاخود چیە بوون ئەوانی تر کە لە وەفدەکەیا بوون؟ بەڵێ شاندێکی باڵای حکوومەت هێرێمی کوردستان بوو پێکاتبوو لە بەڕێز بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و کاک دکتۆر سەفین دزەیی مەسئولی فەرمانەکانی پەیوەندیەکانی دەرەوە، دکتۆر محەممەد شوکری و بەرهێنان ڕاوێژکاری کاکی سەرباز عوزمان ڕاوێژکاری سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ هەر چوار ژووری بازرگانی سلێمانی و هەڵەبجە و دۆک و هەولێر و هەروەها چەند بازرگانێک نزیکەی 20 بازرگانێک ئەبوون سەردانی ئیتالیامان کرد لە ڕۆژی 11 و 12 مانگی دوو لە دوو دانیشتن بۆ کۆڕبەندێکی گەورە بوو لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا. ڕۆژی یەکەم لە هۆڵی پەرلەمانی ئیتالیا دانیشتین لە مستەوایەکی زۆر بەرزا دانیشتنەکە کرا. بریکاری سەرۆکی وەزیرانی ئیتالیای لێبوو، وەزیری ژینگەی ئیتالیای لێبوو و هەروەها بریکاری باڵای سیاسی وەزارەتی کشتتوکاڵی لێبوو، وەکیلی وەزیری کشتتوکاڵی لێبوو، سەرۆکی چواردەمی کاروباری ئەوروپا بۆ ژوورەکانی ئیتالیا ئەویش لەوێ بوو، بە نوێنەری سەرۆکی وەزارەتی دەرەوە بۆ کاروباری ڕۆژهەڵات بۆ بەشی پەیوەندیەکە بەشی هاوکاریە مرۆییەکان ئەویش لەوێ بوو. دانیشتێکی جوان و ڕێکوپێک کرا تێر و تەسەل کرا و هەر لەو دانیشتنەدا مذەکەرەیەکی تەفاهم یاداشتی لێگەیشتن دانیشتەکان کە باسێکەی ماشەڵا پڕ بووە لە کەسایەتی و کەسی گەورەی هەم وڵاتی ئیتالیا و سەرمایەدار و سەرمایەداری خۆمان. ئەو کۆبوونەوانە لەسەر چی بوون؟ بڕیاری چیتانیاوە؟ ئایا هیچ بڕارێکی هەماهەنگی و هاوکاری دراوە لەوێ لەگەڵ وڵاتی ئیتالیا؟ بە تایبەت من باسی هەڵەبجەکەم ئەگەر بیبەسمەوە بە هەڵەبجەوە لەبەرەوەی هەڵەبجە تازە بوو بە پارێزگایەکی نوێ لە عێراقا و هاوڵاتیانی ئەو شارش داوای ئەوەکەن کە خزمەت گوزاری زیاتر مەشروعی زیاتر پرۆژەی زیاتر لە هەڵەبجە بکرێتەوە. چیتان کردووە بۆ هەڵەبجە لەوێ؟ بەڕێز بۆی جەنابەت و بینەرانی بەڕێز ئاگادار بن، ئێمە وەکو هەڵەبجە بە تەنها ناتوین لەوێ قسە بکەین. ئێمە شاندێکی گەورەی حکوومەت هێرێمی کوردستان بووین بە ناوی هەموو کوردستانەوە و ئیشەکانمان بۆ هەموو کوردستان بووە، بەڵام بە تاکید هەر دەستکەوتێ بۆ کوردستان دروست بێ بەشی و پشکی هەڵەبجەی تێدایە. خەڵک بە جەنابە خۆشە لە هەڵەبجەوە کە تۆ نوێنەری هەڵەبجەیەکانی بۆی دەستکەوتێکیان بۆ بکەی، منیش بۆیەوە پرسیارم لێ کردی.
بەڵێ بەڵێ بە تاکیدی شار ئەچمە سەرەوە بابەتە بۆی جەنابەت ئاگاداربی. من ویستم سەردەکە وەکو خۆی بۆت باس بکەم کە ئێمە سەردانەکەمان کرد دانیشتەکە زۆر تێر و پڕ و تێر و تەسەل بوو لە ڕۆژی یەکەم ئەو تێگەیشتنەکە ئەوی لە زیاتر کارەکان لەبارەی کشت و کاڵ و گەشت و گوزارەوە بوو بە تایبەتیکەوە ئێمە وەزیری کشت و کاڵمان لەگەڵا بوو لەگەڵ وەبەرهێنان بەنسبەتی وەبەرهێنانەوە مزەکەرەیەکی تەفاهم کرات لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کۆمپانیای ئیتالیا بۆ دروستکردنی بۆکەڵێ لە ڕووی وەبەرهێنانەوە ئەمە مزەکەرەی تەفاهمە عەقدی ئیتیفاق نییە مزەکەرە و لێکتێگەیشتە بێن دیراسی بکەن دەربارەی گەشتیاری لە سنووری سۆران کە کۆمپانیایەکی ئیتالی بێت پێی هەڵبسێ بۆ تعمیرکردن و فراوانکردن و گەورەکردنی ناوچە سیاحەکانی بێخاڵ و گەلی عەلیبەگ و ئەوە بۆ ڕۆژی دووهەم کە دانیشتین هەر بەم خەرەباڵخی و بەو گەورەیە وەفدی گەورە بەم وەفدە و بەم شاندە بەرزەوە هەموو بازرگانەکانی ئێمە و بازرگانەکانی ئەوان قسەیان کرد دوای خیتابی هەردوولا کە لە هەردوولا لە هەموو ئاستێکا قسەکرا ئێمەش هەموو بازرگانەکانێکی چەند دقەیە قسەمان کرد لێرە من وەکو هەڵەبجە باسی هەڵەبجەم کرد لەگەڵ یاناکە ئێمە وەکو هەڵەبجە سێ سێکتەری گەورەمانەیە توانین ئیشی لەگەڵ سەر بکەین بە تایبەتی دوو سێکتەریان کە سێکتەری گەشتیاری و سێکتەری کشت و کاڵە کە ناومان ناوە گەشت و کاڵ ئێمە لەم دوو سێکتەرا زۆر ئیستیعدادمان هەیە و ئیستیعدادێ تریشمان هەیە لەبەرەوەی کە ئیتالیا مەشهورە بەوەی کە بەردی مەڕمەڕی هەیە و ئیش لەسەر بەرد زۆر ئەکەن ئێمە شاخمان هەیە کە ئیشی بەردی زۆر جوانیتیایە بتوانین مەعامیل دابنین و لەوێەوە بانگێشتم کردن بۆ هەڵەبجە کە ژوورەکانی بازرگانی ئیتالیا ئاگادار بکەن ئێمە بانگێشتمان کردن بۆ هەڵەبجە عەفوو کە سەردانی هەڵەبجە بکەن و لەوێ مزەکەرەیەکی تری تەفاهم ئیمزا کرا عەقد کرا وەزارەتی زەراعە کردی کە دەربارەی کۆمەکی و هاوکاری ئیتالیا پێشەکی جارێ لەسەر پرۆژەکە کە پرۆژەی سەوزکردن و چاندنی درەختی زەیتونە نەک مەعمەلی زەیتون درەختی زەیتونە بۆ کوردستان یعنی چەند حەوت مەعمەلی زەیتون لە کوردستانە هەیە یەکێکیان خۆشبەختانە لە هەڵەبجەیە و لە مەرکەزی هەڵەبجەیە و زەیتی مەعمەلێکی زۆر کارا و ڕێکوپێک و جوانە ئەم پرۆژە لەم ساڵ جێبەجێکرا کاکشێخ بە پێی زانیاریەکانی لای تۆ یان ئەم پرۆژەیە لەم ساڵدا جێبەجێکرێ بە پێی زانیاریەکانی لای تۆ جاوی هەرێمی کوردستان بەداری زەیتون بەڵێ جێبەجێ ئەکرێت چونکو ئێمە زۆر تاکیدمان لەسەرەوە کردەوە مەوادی ئەوەلی زەیتون نییە زەیتون لە دەرەوە دێت زەیتون زۆر طبعا ئیتالیا زۆر مەشهورە لە زەیتونە بۆیە 850,000 دۆلاریان تەخسیس کرد ئەوەی کە بەشی هاوکاری دەرەوە هاوکاری مرۆیی دەرەوە وەزارەتی دەرەوەی ئیتالیا 850,000 تەخسیس کرد بۆچی بۆ ڕێکخراو بۆ لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە کە پیشە سازیەکان کە دێن دیراسەی ئاو و هەوا و جەوی کوردستان بکەن و جۆرێتی ئەو زەیتونەی کە بەکاردێت و زەیتونەکە چۆن بەکاردێت و دوایی لەوێەوە دەست بە چاندنی زەیتون بکرێت حکوومەت هەرێمی کوردستان هەستێ بەوە و لەوێ من داوای پشتی هەڵەبجەم کرد کە ئەبێ هەڵەبجە پشتێکی باشی هەبێ و بە تاکید لەگەڵ ڕاوێژکاری وەزارەتی زەراعەکە قسەم کرد وتی هەڵەبجە حیسەیەکی باشی بۆ داهاندێ چونکە مەنتیقەیەکی زەراعیە و مەعمەلی تایە و ئاو هەواکەی لەبارە. بەڵێ کاکشێخ ئەگەر بکرێت باسی ئەو پرۆژەوە بەرهێنانمان بۆ بکەی لە شاری هەڵەبجە لە ئێستاە لە چ ئاستێکدایە پلان پرۆژەیەکی عەفوو سەوتەکەت زۆر کردە کاکەشێخ باسی ئەو بەرهێنانت کرد ئەمێ بزانم پرۆژەوە بەرهێنان لە ئێستاە چۆنە لە هەڵەبجە ئەگەر بۆمان باس بکەیت لای من سەوت لەما کاکەشێخ ژێ بیستی ئەمەی باش وا دیارە ئاکەم دیارە کێشەی هوەری هەیە بەڵێ گوێی لە ئێمە نییە تاکو و کێشە کۆسار چارەسەر بێ وەک کاکشێخ باسی کرد هەڵبەت بە سەوزکردنی هەرێمی کوردستان بەداری زەیتونی ئەمە جگەل لەوەی کە ژینکە ئەپارێزێت جگەلەوە تۆ لە ڕووی کشت و کاڵیشەوە گرنگ و بایەخی خۆی ئاکەم خۆشببختانە ئەم وڵاتی ئێمە خاکێکی زۆر بە پیتی هەیە یعنی لە زاخۆ بیگرە هەتایی تۆ بۆ هەورامان هەتاچی بۆ باشماخ بۆ هەموو سنوورەکان خاکێکی بە پیت و وەرزەکانی شمان یاری دەدەرن کۆسان وەرزی هاوینە وەرزی بەهارە بەڵێ هەر چوار وەرزەکە هەیە بۆیە گونجاوە بۆ کاری کشت و کاڵی بۆ
سیاحەت و گەشت و گوزار بۆ بازرگانی کردن تایە بۆ بەرهێنان بۆیە زۆر زەرورە ئەم وەفدانە کە ئەوە ئەڕۆنەوە گەڕێنەوە بتوانن وەربگرن. بەڵام گرفتەکە چارەسەرکراوە کۆساری ساسمۆ لای کاک شێخ تایر. کاک شێخ پرسیارەکەم ئەوە بوو لە ئێستا پرۆژەی وەبەرهێنان لە هەڵەبجە چۆنە؟ پلانتان بۆ ئەم ساڵ چێ بە شێوەیەکی گشتی ئەگەر بۆمان باس بێ؟ زۆر جوان. وەڵڵاهی ئێمە بەتەئکید ئەگەر وەزعی سیاسی کوردستان سەقامگیر ببێ، حکوومەت هەرێمی کوردستان تەشکیل ببێ، پەرلەمان دەست بە کارەکانی بکە و بتوان یاساکان هەموارکردنەوەی تیا هەبێ و تۆزێ وەزعی اقتصادی و معاشی خەڵک بەردەوام سەقامگیریە بەخۆیەوە ببینێ. ئەو بەرنامانەی وەکو بەرنامە دانراوە بۆ پرۆژە بۆ هەڵەبجە بە تەئکید بەرەو پێشبوون بەخۆیەوە ئەبینێ. بەس ئەو دوو سێ بابەتەی باسم کرد سەقامگیر بێ من ساڵی 2025 بە جیاوازە بینم لە پێشتر، چونکو ئەو ئێستا خۆشبەختانە بەڕێوەبەرەتی و بەرهێنان لە هەڵەبجە و دام و دەستگا پەیوەندیدارەکان کە شارەوانی گەشت و گوزار تاپۆ کشت و کاڵ ئەوە ژووری بازرگانی یعنی هەماهەنگیەکی زۆر بە قووت لە بینمانە هەیە و قسەمان لەگەڵ زۆر سەرمایەدارا کردووە کە بێنەوە بەرهێنان لە هەڵەبجە بکەن و لە دەرەوە و لە ناوەوە و ئیستعدادیان دەربڕیوە هەنگاومان بۆ ئەو مەجالانە ناوە. یعنی سە بۆ نمونەی خەمە پێشاوت لەگەڵ وەبەرهێنێکی بەڕێزا قسەمان کردووە کە زەویەکی زۆر باشمان بۆ دابین کردووە بە هاوکاری برایانمان لە شارەوانی کە بۆ پێشانگایەکی نێودەوڵەتی لە هەڵەبجە بەڵام بەس پێشانگا نەبێ پرۆژەیەکی گەشتیاریش بێ واتە جیپلاین و ڤێلا و ئوتێل و هەمووی لە خۆگرێ ئیستعدادی تەواوی دەربڕیوە و ئینشاڵڵا دەست بەکارە بین و خەریکی پێشەوەی کە هەڵەبجە بەڕەسمی ببێ بە 19 پارێزگای عێراق کێشەی نەبوونی ئۆتێل هەیە لەو شارەیە، کێشەی نەبوونی شوێنێکی گەشت و گوزار هەیە کە بە ستانداردێکی جیهانی دروست کرێ، چێشخانەی گەورە بوونی نییە لە شاری هەڵەبجەیە. ئێوە وەکو ژووری بازرگانی هەڵەبجە پلانتان چییە بۆی بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن؟ تازە ئەم شارە بووە بە شارێک، یعنی ئەبێ ئەو هێمایانی تیابێت کە هێمای شارێک لە ناو ئەو شاریا بوونی هەیە. یعنی چیتان کردووە؟ ئەتوانەوێت چی بکەن؟ پلانتان چییە؟ بەڵێ بەڕێزم بە تەئکید هەنگاوی سەفەری گەورە لە هەنگاوی بچووکەوە دەست پێەکە هەنگاوەکان دراوە بە پارێزگابوونی هەنگاوێکی گەورە بۆنراوە ئیتر بەڵام بەداخەوە لە زمینەیەکی زۆر خراپە لە دایک بوو لە دایک بوونەکەی وایە پێشتر لە دایک ببووایە لەو کاتەوە لە ناو ئەزمە و لە ناو قەیرانە لە دایک بووە بەڵام بە پێشەوەچوونی باشی بەخۆیەوە بینیوە و ئێمە وەکو ژووری بازرگانی و پێشسازی شتەکان ڕەبت ئەەکەین بە یەکەوە. مەسەلەن بۆ نمونە جەنابەت حەزەکەم ئێستەوە کوشتێکی اقتصادی بۆت باس بکەم باسی چێشتخانەیەکی گەورەیەکەی لە هەڵەبجە کەوتە چێشتخانەیەکی گەورە لە هەڵەبجە بێ بڵێ کاکە ئەم چێشتخانەی گەورە مەسەلەن ڕۆژە 500 کەس ئەچێت خزمەتگوزاری وەرەگرێ و نان لە ئەخوا لەوێ کاکە ئەگەر 500 کەس لە هەڵەبجە لە وەکو میوان نان بخوا ئەبێ تۆ بێ بڵێ چەند کەس ڕوو ئەکاتە هەڵەبجە وەکو میوان کاتێککە دەی شانزەی سێ دێتە پێشەوە مناسبەیەکە 20 مەطعەم بەش ناکە بەس ئایا مەطعەمی ئەتوانێت دابندێت تەنها بۆ شانزەی سێ کەوتم مەطعەمێک دابندێ ئەو مەطعەمە ڕۆژێک وەکو ستاندار وتی من 400 کەس لای من نانەخوا کۆنتترۆلی بۆ ئەکرێت کە خواردنەکانی نەمێنێتەوە بۆ سبینێ ڕێک و پێک دایبنێ بەس تۆ شاگردەکان و خەدەماتەکانی بەڵێمە چێشخانەیە بوونی هەبێ بە ئەمە بۆساو بکەم بەڵام ئەگەرشەکەمان گەر باسیەوە بکەین بەنەمەتی بە خواردنەکانی بدا ئەگەر بەنەمەتی نەبوونیەکە دروستی بکە ئەگەر خواردن بەش نەکات ئەبێ ئەم بەرنامانە متەواسیلن ئێمە کارێ بکەین خەڵک بێت بۆ هەڵەبجە بۆ نمونەکە پێشانگای سیاحی من ئەمەوێ ئەوە بزانم ئیشی لەسەرەکەین خەڵک ڕووە کاتە هەڵەبجە جادەی پردی تەنی سەیب حەمە و تووەقوتمان بۆ تەواو ببێ گەشتیاری عەرەب بێت هاتە ناو هەڵەبجە لە ناو هەڵەبجەوە بچێتە ناو جادەکانی تۆ بە تەئکید مەطعەمی گەورە هەڵەگرێ لەبەرەوە ئەو شتانە پەیوەستن بە یەکۆ ئیشمان لەسەر کردووە خولیا و خەمی شەو و ڕۆژمانە ئیتر لە ئێمە حرەکەت و لە خوش بەرەکەت باش ئێمە ئەڵێن لە خوا بەرەکەت و لە ئێوەش حرەکەت بەڵام ئەو چۆن ئەتوانن وا بکەن ئەو ژمارەیە زیاد بکەن لە هەڵەبجە خۆت ئاماژە پێ کرد کە ئاڵێ 500 کەس لە مەطعەمێکان نامخوا لە ڕێستورانتێکە نامخوا ئێوە وەکو بازرگانان وەکو بازرگانە دڵسۆزەکان وەکو کەسە دڵسۆزەکانی ئەو شارە چۆن وا ئەکەن کە بتوانن لەبەروی هەڵەبجە لە ڕووی شوێنی جوگرافی و شوێنێکی سیاحیە کۆمەڵێک شوێنی گەشتیاری گەورە و جوانی هەیە کە هەمووی سروشتی دەستکردی خواین یعنی چۆن ئەتوانن وا بکەن
ئێوە ئەم هەڵەبجەیە گەشەی پێ بکەن و زیاتر ئاوەدانی بکەنەوە بەس بە کورتی جوابم بەرەوە کاک شێخ. باش بەڕێز ئێستا بۆ نمونە تومانە پێشنگای نێودەوڵەتی بادا بندێ دە ئێمەوەکو ژووری بازرگانی تەڕەحمان کرد و کردمان بە شەرت بەسەر پلانەکەەوە ئەو سێت و پلانەکە هاتووە وتمانە بێ شوێنی تەلەفریکی تیاابێ داوامان کرد لە شوێنێکا دای برین کە مەربوط بێ بە شنروەوە و بۆیە لە بەردەمی شخصی ئەبابەیلا بەدامان ناشوێنەکە و لەوە بەیانی ئەگەر تەلەفریک دانرا بۆ شنروە بۆ بە فریمیری بڕوە ئەوە شتێکی پێ ئەوە گەشتگودارێکی گەورە ڕوەکاتە ناوچەکە لەبەرەوە ئێمە لە بەردەوام لە بیرکردنەوەین بزانین دائیمە خۆ و پلانی داهاتوومان چی بێ و بزانین چۆن قەنەعەت بەوە بەرهێن بکەین بێ لە مەجالێکا کار بکە ئەوە ئیشی سەرەکیمان باشە. بەڕێز شێخ تاهیر شێخ عەزەدین بەڕێوەبەری ژووری بازرگانی هەڵەبجە سوپاس کە لە هەڵەبجەی ئەزیزەوە لەگەڵمان بووی.